وتمان سەوزایی یعنی ژیان یعنی ئیتر هەموو شتەکانی ژیان گەر تۆ مەسەلەن مرتاح نەبی لە ژینگەیەکە ئەکید کەواتە ژیان بەردەوام نابێت بۆیە بە تایبەتی ئێمە وەکو ئەم بەڕێوەبەرایەتیە لەوانەیە ئاگادار بن لەم چەند ڕۆژەیە ئەم هەڵمەتانە دەستی پێکردووە ئەمە هەموو لە خەممانەیە بۆ ژینگەکەمان بەڕاستی چکم هەمومان دەزانین هەتا ژینگەیەکی تەندروستمان نەبێ ئەکید یعنی ژیانیش تەندروست نابێت بەردەوامین لە کار و چالاکیەکەمان یعنی سەرباری ئەم زروفانەش کە هەیە بەردەوام ساڵانە ڕۆکاتە وڵاتەکەمانیان ڕۆکاتە کەش و هەوای وڵاتان بەعام ئێمەش بەدەرنین طبعاً لەو کەش و هەوا سەختە و ناهەموارە بە تایبەتی هەمومان ئاگادارین ئێمە بە بیابان بوون تا ڕادەیەکی زۆر ڕەنگیاوەتەوە لە وڵاتەکەمان یاخود لە هەرێمەکەمانە بۆیە پێویستە پێشتر هەوڵ بین کە نەهێڵین ئەوە بەسەرمانە بڕوات و زەرەر بکەین لەبەرەوەی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی دارستان و پاوان بەردەوامین لە هەوڵەکانمان لە بەردەوام چاندن بەردەوام تەرقیعی پێڵێن ئەگەر بە عەرەبیەکەی چاندنەوە لە شوێنی ئەو نەمامانەی کە فەوتاون بەپێی پێداویستیەکان کە دابین کراوە ئێمە خۆمان بڵێن مەجموعەیەک بڵێن چەند هۆبەیەکمان هەیە و لەگەڵ چەند پرۆژەیەکی دارستانیمان هەیە خۆمان 18 هۆبە و 11 پرۆژەی دارستانی و 5 نەمامگەی دارستانیمان هەیە یعنی ئێمە ساڵانە کارەکانمان لەم چەند هۆبە و پرۆژەیە چڕ کردوتەوە بۆ نمونە ساڵانە چەند نەمامێک لە هۆبە و پرۆژەکانمانە بە تایبەتی ئێمە لە شوێنەکانی خۆمان کە دەست پێ ئەەکەین لەوانەیە تۆ بپرسی بۆچی بزاد لە شوێنەکانی خۆتان ئێمە خۆتەزانی چاندنی نەمام بە تەنها ڕواندنەکەی نییە طبعاً خزمەتکردنی ئەوێت بەردەوام ئاگاداری ئەوێ ئیتر ئەگەر لە خەڵک بێ لە گیانەوەر بێت لە ئاگر بێ لە زۆر شتی دەرەکی سەرباری ئەوەی کە ئاودانی ئەوێ خزمەتکردنی تری ئەوێ دەرمانی ئەوێ ئاگربڕی ئەوێ ئەمە ئێمە وامان کردووە لە پرۆژە هۆبەکانی خۆمانە ساڵانە لەو نەمامانەی کە خۆمان لە نەمامگەکان بەرهەمی ئەهێنین چەندارێک بچێرێ وەکو ژمارە بەردەوامین یعنی ئێمە ساڵ هەیە بۆ نمونە ئەم ساڵ زیاد لە 45,000 نەمامان چاندووە شوێن هەبووە پێڵێن چاندنەوە تەرقیعکردن تەرقیعمان بۆ کردووە بەو شێوەیە ینی ساڵانی پێشووتر سەرباری زروفەکان کە بایکۆت بێت یاخود نەخۆشی ڕووی تێکرد بێتین یا هەر شتێک ئێمە هەر بەردەوام بووین بەپێ ئەو ژمارە کەمەی کرێکار و خۆتەزانی ئێستا ساڵانە لێشیان خانە نشینە بێ بە تایبەتی ئێمە هۆ بۆ پرۆژەکانمان بەڕاستی ینی دەستی کارمان کەمە بێتەوە سەرباری هەموو ئەو نالەباریانە ئێمە هەر بەردەوام بووین لە ناشتنی نەمام و خزمەتکردنیشی بەردەوام توانین بڵێن زیاتر لەوەنەش 45,000 نەمام ئەمە وەکو کێ وەکو ئەو شوێنەی خۆمان کە نەماممان هەیە لە نەمامگەکان هێناومانە لە پرۆژە و بڵێن هۆ بە دارستانەکانی خۆمانە چاندومانە بەڵێ بۆ ئەمساڵ بەڵێ وەکو بەڕێوەبەرایەتێکە و لەوانەیە ئاگاداریش بن ماوەیەک لەمە پێش هەڵمەتێکی تری نەمام چاندن دەستی پێکرد ئەوە بە خۆڕایی بوو لەلایەن بەڕێز جەنابی وەزیر بێگەردخانەوە بە سپاسەوە تەبعاً دەستمان پێکردووە دابینکردنی نەمام بۆ شوێنە گشتیەکان بۆ خوێندنگەکان ینی زۆربەی شوێنەکان ئەم ساڵ هەر لە خوێندنگە هەر لە شوێنە تەندروستەکان یان شوێنەکانی وەزارەتی ناوخۆ لە جامیعەی سلێمانی یعنی ئەلحەمدوللا ژمارەیەکی زۆر نەماممان ناونەتێ و بەردەوامیش بوون یاخود باخچەکانی سلێمانی ژمارەیەک نەماممان بۆ دابین کردوون بە بێبەرامبەر نەمامی دارستانی بە تەئکید ئەزانین کە جیاوازی هەیە لەگەڵ نەمامی بەروبوومی تراکە ئەخورێت بڵین وەکو داری بەردار نەمامی دارستانی بە حکمی ئەوەی کە تۆ بۆی سەرمایەکی زۆر لێی نەیات بۆ نمونەیە ئێمە لە مانگی 1 و 2 ئەبێ پێشبینی سەقیع ئێمە بە کوردەکەی باستەڵک ئەبینەوە محاولەکەین یا بتوان بکەوینە پێش ئەو کاتە یاخود نزیکی بەهار ببینەوە بۆ لەبەرەوەی ئێمە نەمامەکان ئەچنە فترەی مدبوونەوە هەمومان نەزانین لە فترەی سکوونان ئەجا زۆربەی شوێنەکانمان لە نەمامگەکان ئێمە نەمامەکانمان لە کیسە یعنی هیچ کێشەیەکمان نابێگەر لە هەر کاتێکا بێ یعنی ئێمە توانین لە هاوینیشە بەڵام خۆت دەزانین لە هاوینە تۆ ڕوبەڕووی بێئاویە بیتەوە لەوانەی خزمەتەکەی بەو شێوەیە نەبێ کەواتە چیەکەین ئێمە عەلە ئەکسەر لەو مانگانەیە نەمامەکە ئەڕوێنین کە بزانین چۆتە فترەی سکوونەوە و ئاودانی کەمترە ترسی سووتانی نییە بەو شێوەیە و مەسەلەن ئەگەر لە سەرمایەکی زۆری شاب بفەوتێ بتوانین جارێکی تر ئیمکانیت هەبێت تەرقیع بکەینەوە یان جارێک تر دووبارە بیڕوێنینەوە
ئێمە شوێنەکان ڕاستەکەی ئەگەر تۆ مەسەلەن مەبەست لەم هەڵمەتە بێ یاخود ئەگەر بەردەوامی خۆمان لە بەڕێوبەرایەتێکە وەکو نەمامچاندن زیاتر بۆکو پێم و تێمە تەرکیزەکەینە سەر هۆبە و پرۆژەکانی خۆمان چکمە بەڕاستی ینی چەند ساڵێکە ئەو شوێنانەمان هەیە بۆیە محاولاکەین هەتا بتوانین ڕێژەیەکی زۆر مەسەن ڕوبەرێکی زۆرمان هەیە کە تا ئێستا هەر نەمامیتیانە خاستن لەو شوێنانی کە باسێکەین ئەو هەژدە هۆبە و 11 پرۆژەی کە من ئەڵێم زۆربەی شوێنەکانی سلێمانی و دەوروبەرێتی یعنی ئەگەر شوێنەکان بگریشێنمان هەیە چەند دۆنمێکی هەیە کە هەر بەتاڵ و چەند ساڵی چیتیان نەکراوە هەتا بتوانین ئەوانە پڕ ئەەکەینەوە ئەنجە بۆ شوێنەکانی تریش ئەیگوێزینەوە بۆیە محاولە ئەەکەین لە سنووری ئیشوکارەکانی و هۆبەکانی خۆمانە بێ پێش هەموو شتێ لەبەرەوەی بتوانین خزمەتی بکەین ئاگامان لێ بێ ئێمە ساڵانە خۆتەزانی کرێکارمان هەیە ئەگەر نەبێت ساڵ هەبووە مەسەلەن یارمەتی دراوین لەلایەن وەزارەتەوە کرێکاری ترمان بۆ گیراوە بۆی خزمەتی ئەو نەمامانە بەردەوام بێ ئیتر ئەگەر لە مەولاژ ئەم نەمامانی کە مەسەلەن بەردەوامی لە چاندنی ئەکید بۆ تا 3 ساڵێک بەلایەنی کەمەوە سەرپەرشتی ئەکرێت و متابعیکەین با من ئەوم بیر نەچێ بۆت باس بکەم کە ئەو نەمامە بێ بەرامبەرانەش کە ئەم ساڵدا بەشمان کرد یعنی ئەو شوێنانەی کە ئینە هەروە بە بەلاش یەکسەر نەمانوتەوە فلانە کەس وەرە و فلانە شوێن وەرە ئەم چەند نەمامە بەرەیە داوای کرد بێ لە بەڕەسمی بی بەو بیچێنە نەخێر ئێمە لیجانمان دروست کردووە ئەم لیجانە پێش ئەوەی نەمامەکە با بەو شوێنە خاستن بە تایبەتی مەکتەبەکان یعنی خوێندنگەکان و شوێنیکانی تەندروستی و ئەمانە ڕۆشتون لیژنەکان سەیریان کردووە شوێنەکە لە بارە ئەوەنە نەمامی ئەوێ چاڵەکان حازرە خزمەتی ئەکە و دوای ئەوەژە چینەوە ئەگەر مەسەن شوێنەکە بەو شێوێنەیە بەدەمانەوە ئەکید ئێبەش نەمامەکان دابەش ناکەین و لەوانەیە غەرامەش بکرێن لەبەرەوە بەردەوامین لەسەر ئەمیشە ئینشاءالله ئەتوانین بڵێن داری دارستانی زیاتر احتیمالە بۆ نمونە چەند دارێکی کەم ئێستا ئەگەر ئێمە بڵێن تو یاخود بڵێن زەیتون یا بەعزێ دار هەیە ئەزانین هەمومان یا فستق بەریشی هەیە وانە بەڵام ئەمەی کە ئێمە ئەیکەین زیاتر داری دارستانی بۆ ئەگەر ئەوانەشی تێبکەوێ هەڵبەتە لەسەر چاوایکی زانستیەوە ئەو شتە دانراوە بۆ لەبەرەوەی ئەو دارانە لەگەڵ ژینگەکەمانە ئەگونجێ و لەگەڵ چەند ساڵە ینی خەڵکەکە بەو شتە ڕاهات و ئەزانێ بۆ نمونە فستق بەریشی هەیە نەشی بێ هەر ئێمە لە زمانی داری دارستانیان ڕواندومانە بۆیە زیاتر تەرکیز لەسەر داری دارستانیەکەینەوە بەڵێ و تەنانەت ئەم هەڵمەتی نەمان بەبێ بەرامبەریش بڵێ ئەوە زیاتر وتومانە پەرژین بکە بەدرەخت یعنی لە جیاتیەوەی مەسەلەن کەسێک باخێک دروست ئەکات تۆ بچی BRC یا شتێکی هینی بۆ دانیت مەسەن بەتەل دەورەی بگریتوان پێش ئەوە بە دەوری باخەکەتە نەمام بچێنە نەمامی دارستانی باوەکو پەرژینێکی هەم سەوزاییە هەم بۆ باخەکەش ئیسیفادەی لێکە بۆ زۆر پرۆژەی ترم هەم مەسەلەن شوێنمان هەبوو پرۆژە بۆ پرۆژەکە بۆی هەم سەوزایی ڕوبەری سەوزایی زیاد بکەین و لە هەمان کاتا ئەو شوێنەش بپارێزین کەواتە چیمان کردووە محاولاکەین ساڵانە لە مەولا هەر بە درەختی دارستان بکەین بە پەرژین ئێستا ئەگەر تۆ بچیتە سەر ئەو شاخە داری دارستانی ئەڕوێنی ئەکید ناتوانانی تۆ بیکەی بە داری بەرداروانە هەم تۆ ئەبێ ئاگاو لێ بێ لە حیوان بێ لەین بێ اینجا دوایەوە داری بەردار تەمەنیان کەمترە تۆ ناتوانانی بەو شێوەیە ینی مڕاعەتی ئەم دارە بکەیت و تا سەر بهێڵی بمێنێتەوە لەوانەیە بەرگەی سووتان بەرگەی نەخۆشی ناگرێ بەرگەی زۆرشت لەبەرەوە زیاترین شوێن بەزەبت هەرداری دارستانیە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە کە ئەڵێن ئەم هەڵمەتە ئینشاءالله کە دەستی پێکردووە بە تەکید پێش هەموو شتێ سلێمانی ڕاستە ئێمە ناڵین ئەمە ماڵجیایی نییە بەڕاستی ئێمە کەوتمان ڕوبەرزیاکردنی سەوزایی هەموو شوێنێکی کوردستان مەبەستمانە بەڵام بە تایبەتی ئێمە کە ئێستا لە سلێمانی و دەستمان پێکردەوە وەکو بۆم باس کردی ئێمە سەرەتا لەگەڵ باخچەکانە چەند بڕێک نەمامی باشمان یاونەتێ بۆی ناوشاری سلێمانی پێسەوز بکرێ زائیدەن ئێستا کە ئێمە ئەچینە دەرەوەی قەراغی شار بۆی لە بروی ئێمە هۆبە و پرۆژەکانمان زیاتر کەوتوتە دەوروبەری شارەکەەوە یعنی ئینشاءالله ناوشاریش لەوانە بە دەر نابێ و بە دەریش نەبووە لە بروی تۆ کە باسی خوێندنگاکەین ئەکید ئێمە لە ناو شارەیە کە باسی بنکەی تەندروستی ئەەکەین ئەکید لە ناو شارە ینی بەو شێوەیە ڕوبەری سەوزایی بە دڵنیاییەوە بەرەو زیاد بوون ئەچێ ئینشاءالله بەڵام لەگەڵ خزمەتکردنی بەردەوامیە